سڵاو خوێندکارانم کاتۆم کاتێکتان شاد یێنە سەر بەندیت و ڕێخستنی لەش و پێکاتەکانی کەرتی یەکمان هەیە باسی ڕێخستنی لەشەکە. ئێمە هاوسەنگی ناوکیمان لە قۆناغەکانی پێشوا خوێندووە. ئێستا ئەمیش پێشێکیەک ئەڵێ ئەگەر بێت و تۆ باس هەڵێتە ناو ئاوێکەوە لە سەرەتا هەست بە سەرماکەی بەڵام وردەوردە لەگەڵ ئاوەکەیان ڕاییت. ئەمەش بەهۆی چیەوەیە؟ بەهۆی هاوسەنگی ناوکیەوەیە، کەواتە لەش لەگەڵ ساردی ئاوەکە ڕایەت بەهۆی هاوسەنگی ناوکیەوە. هاوسەنگی ناوکی چییە؟ هاوسەنگی ناوکی بریتێ لە پاراستنی باری ناوی لەش بە شێوەیەکی جێگیرانی. تۆ ئێستا بۆ نمونە پلەی گەرمی لەشت 37 ئەبێ لەم پلەیە بمێنێتەوە. ئەگەر کەم و زیاد بکات کەواتەوە لەشت نەیتوانی هاوسەنگی خۆی ڕاگرێ و لەو کاتەیە نەخۆشیێک خەلەلێک هەیە، کەواتە ئەم هاوسەنگیە لە ناو لەشتە ئەندامەکانی لەشت ڕایەگرن. لەو کاتێک کە بازێت ناو گۆمەوە ساردەکە هاوسەنگی ناوەکە یارمەتیت هەیە کە لەگەڵ ئاوەکە ڕابێت و لەگەڵ ئەو ساردیە ڕابێت. اینجا خانە و شانە و ئەندام و کۆ ئەندامەکانمان هەیە، ئەمیشە لە قۆناغەکانی پێشوا خوێندومانە، بەڵام ئێستا ئەوە ڕوونەکەینەوە چۆن ئەم خانە و شانە و ئەندامانە هاوسەنگی ناوەوەی تۆ ڕائەگرێ و ئاسانێکە. کەواتە پاراستنی هاوسەنگی ناوەوە خۆی لە ئەسڵا ئاسان نییە. ژینگەی ناوت بە بەردەوامی لە گۆڕانایە. خانەکانت بۆ بەردەوامبوونیان لە ژیان پێویستیان بەچی هەیە؟ بە خۆراک و ئۆکسجین هەیە. هەروەها پێویستیان بە دەرکردنی پاشەڕۆکان هەیە، چکە دوایەوە کە خۆراک و ئۆکسجینەکە کارلێکەکە و زەیناو خۆراکەکە دەریێت، ئەمانە پاشەڕۆیان هەیە، بێ ئەم پاشەڕانە بکرێن دەرەوە. ئەگەر بەهۆی هاوسەنگی ناوکیەوە نەبێ، ئەم هاوسەنگی ناوکێت لە کار بکەوێت، ئەوە خانەکانت ئەو مادانە کە پێویستیان پێیەتی بۆ وزە دەستیان ناکەوێت، خۆراکە مادەکانیان دەست ناکەوێت. هەروەها لە دواییشە ناتوان پاشەڕۆکان بکەنە دەرەوە، تووشی زیانە بن، لەوەچە لە ئەنجامە مرۆڤەکە بمرێت. خانەکان شانە پێکێنن. ئێمە لە قۆناغەکانی پێشوو خوێندومانە، ئێستا جارێک کە خوێنینەوە هەموو خانەکان بەیەکەوە هەڵەسن بە کارێک، یعنی کۆمەڵێک خانە، نەک بڵێن هەموو خانەکان، کۆمەڵێک خانە بەیەکەوە هەڵەسن بە ئیشێک بۆی ئەم هاوسەنگی ناوە ڕابگرن. کەواتە پێویستە خانەکان بەکاری زۆر هەڵبسن بۆ ئەوی باری هاوسەنگی ناوە بپارێزن، بەڵام لەسەر هەر خانەیەک لە خانەکانی لەشت نییە بە هەموو ئەو کارانە هەستێکەواتە خانەکان لە ناو خۆیانە گیان هەر کۆمەڵە خانێک و ئیشێکی هەیە. هەموو خانەکان هەمان ئیش ناکەن. خانەکان تایبەتمەند بوون. لە قۆناغەکانی پێشوا خوێندومانە خانەکان تایبەتمەند دەبن، هەر جۆرە خانەیەک ئیشێکی تایبەت بەخۆی هەیە، کەواتە هەموو خانەکان بەیەکەوە بە هەمان ئیش هەڵناسن. هەروەکو چۆن هەرێک لە ئەندامانی تیمێکی تۆپی پێ ئەرکێکی هەیە لە یاریکردنی تۆپ پێ، یەکێک دیفاعەکە، یەکێک وەسەتێ، با بڵێن یەکێک گۆڵچیە، دابەشبوون. ئەمانش خانەکانی لەش ئێمەش بە هەمان شێوە هەریەکە و ئیش و کار و فرمانی خۆی هەیە. کۆمەڵ خانەیەک دانراوە بۆ ئیشێک، بە ئیشێک هەڵەسێ بۆی ئەم هاوسەنگیە لە لەشە بمێنێت. کەواتە هەر خانێک لە خانەکانی لەشت فەرمانێکی هەیە لە پاراستنی هاوسەنگی ناوەکی. خانەکان ڕێکخراون لە کۆمەڵەکاندا. کۆمەڵە خانەیەکی هاوشێوە بەیەکەوە کار دەکەن، شانە پێکێنن. کەواتە شانە لە چی پێکاتوە؟ لە کۆمەڵە خانەیەکی هاوشێوە. لەشت 4 جۆر لە شانەی تایە کە لەم وێنەیە ڕوونکراوەتەوە. کۆمەڵێک خانە هەیە بەیەکەوە بەستەرە شانەکان دروستەکەن، کەواتە خانەکان بەستەرە شانەکان دروستەکەن. بەستەرە شانەکان ئەندامەکان بەیەکەوە بەستن، ئەمە ئیشەکەیانە، فرمانی بەستەرە شانەکان ناوی خۆیان بەخۆیانەوەیە. خانەکە ئەندامەکان بەیەکەوە بەستن، هەروەها یارمەتی ڕاگرتن و بەهێزکردنیان و پاراستن و جیاکردنەوەیان دەدەن. کەواتە ئەگەر شانەکان بەیەکەوە نەبەستێن، ئەندامەکان بەیەکەوە نەبەستێن، ئەم تونگ و تۆڵی و بەهێزی و خۆراگریان نییە، هەروە خۆراکیشان بۆ دەبن. ماسولکەمان هەیە، ماسولکەکانیش بە هەمان شێوە لە کۆمەڵێک خانە پێکاتون، بەڵام ئیشی ئەمان چییە؟ توانای گرژبوون و خاوبوونەوەیان هەیە بۆ ئەوی لە کاتی جوڵەیە بتوانن جوڵە بە مرۆڤەکەیان بە زیندەوەرەکە دروست بکەن. دەمارە شانەمان هەیە، ئەمانە نیشانەی کارەبایی دەنێرن بە لەشاو، ئەویش لە دەماغ و دەمارەکان و ئەندامەکانی هەزدا هەنکەواتە ئەم دەمارە شانە لەم شوێنانە هەمانە. ڕووکەشە شانەمان هەیە، ڕووی دەرەوەی لەشدا پۆشێ، پێستونی نۆک و ئەمانە، هەروەها بۆشایەکانی ناوپۆش دەکەکاتە و شوێنانی کە بۆشاین وەکو ناوگەدەوانە، ئەم شوێنانەش ناوپۆش دەکەکاتەمە 4 جۆرە شانەکەی کە هەمانە کە لە ئەنجامی یەکگرتنی کۆمەڵێک خانە بەیەکەوە پێک هاتووە و هەریەکە فرمانی تایبەت بە خۆی هەیە. ئێستا شانەکانیش یەکەگرن ئەنجام پێکەین، کەواتە شانەیەک بە تەنها ناتوانێت ئەو فرمانانە ئەنجام بداکە
کۆمەڵە شانەیەک ئەنجامی ئێن کەواتە ئیشێکی جەماعی باشتر لە تەنیایی کاتە شانەکانژی بە تەنیا ناتوانە و ئیشە بکەن کە کۆمەڵە شانەیەک ئەتوانێت بیکە دوو شانەیان زیاتر کە بێکەوە بوون پیانەوترێ ئەنجام کەواتە خانەکانە بن بە شانەکان شانەکانیژە بن بە ئەنجامەکان ئەستە لە وێنەیە وێنەی گەدەمان هەیە هەر چوار جۆرە شانەکەی تایە کە پێشتر باسمان کرد کاتە هەرمویان بێکەوە کارەکەن بۆ ئەوەی بەکاری هەرسکردن هەستن باسی وێنەکەکەین ئەمە وێنەی گەدێ سێکە باوکەم لە ناوە ئەم بەشی ناوە ئەمە ڕسمەکەوا کرا بۆی ناو بینی دەرخا بۆ تۆ ئەم بەشی ناوەیە ناوپۆشە بۆ شایەکەیە ڕووکە شەشانەی تایە کەواتما ڕووکە شەشانە هەر پێستونی نۆکۆمانە نییە بۆ شایەکانیش داپۆشە کاتە ناوپۆشی گەدەی داپۆشیوە ئەمە ڕووکە شەشانی گەدەیە اینجا لە جەرەوە لێرە بەستەرەشانەمان هەیە خوێنمان هەیە کە جۆرەکە لە بەستەرەشانە هەروەها خوێن و بەستەرەشانەی دیکە کە پێیان دەڵێن کۆلاجین لە دیواری گەدەیە هەن کاتە ئەمەش خوێن بەستەرەشانە کە پێوتێ کۆلاجین لە دیواری گەدەیە هەمانە اینجا لە گەدەیە دەمارە شانەمان هەیە بە شێوەی کەم دەست دەگرێت بەسەر بەرهەمهێنانی ئەو ترشەی یارمەتی هەرسکردنی خۆراک دەدا کاتە لە ناو گەدەیە ترشێکی خستمان هەیە بە شێوەیەکی کەم ئەم دەمارە شانانە دەسەگرن بەسەر دەرکردن و یارمەتیدا ئەو ترشە کە یارمەتی کردیاری هەرسێ دەمارە شانە وریاکەرەوە دەنێرێ لە کاتی پڕبوونی گەدەکەواتە ئیشیەوەیە کاتێکە گەدە پڕبوو چیەکە وریاکەرەوەیکە نێرێت ئەڵێ گەدە پڕ بۆ ئەوەی ترشەکە بڕژێ بەسەریا و کردداری هەرسەکە جێبەجێ بێ ماسوولکە شانەمان هەیە یارمەتی گژبوونی گەدە دەدا و هاوکاریەکە لە هەرسکردنی خۆراکەکانە کەواتە شانەکانیش ئەمە چوار جۆر شانەیەکیان گر ئەندامیان دروست کرد کەواتە گەدەیەکێک بوو لەو ئەندامانە کە ڕوونمان کردەوە اینجا ئێستا ئەندامەکان کۆ ئەندام پێک دەهێنن هەر باسی گەداکەین ئەڵێ گەدە زۆر یارمەتی دەدا لە کاتی لە کردداری هەرسکردندا بەڵام بە هەموو شتێک هەڵناسێک گەدە خۆی بەتەنیا گەدە لەگەڵ ئەندامی کەیە وەکو ڕیخۆڵە باریکە و ڕیخۆڵە ئەستورە کارەکات کەواتە گەدە ڕیخۆڵە باریکە و ڕیخۆڵە ئەستوری لەگەڵایە بەیەکەوە کردداری هەرسەکە تەواوەکەن کاتە بۆ هەرکردنی خۆراک ئەو ئەندامانە بەیەکەوە کار بکەن کۆ ئەنجام پێکێن کاتە بەڕی خۆڵە باریکە و ڕیخۆڵە ئەستورە و گەدە هەرسێکیان بەیەکەوە کە کردداری هەرسکردن بەرهەمەهێنن پیانەوتێک کۆ ئەندام کاتە چۆن گەدە دەبێتە بەشێک لە کۆ ئەنجام ئەڵێن گەدە کردداری هەرس جێبەجێکا بەڵام بەتەنیانە لەگەڵ ڕیخۆڵە باریکە و ڕیخۆڵە ئەستورە خۆراک هەرسەکەن بۆی ئەم ئەندامانە کە بەیەکە و کاریان کرد کۆ ئەنجام پێک ئەهێنن هەریەنە سەر کارکردن بەیەکەوە عینەش لێرە هەمانە ئەو کۆ ئەندامانی کە لە شێوەی سێ هەمان یانزە کۆ ئەنداممان هەیە دیاریکراون کارەکەم بۆ پاراستنی هاوسەنگی ناوکی کاتە وتمان ئەمە هەمووی باسی هاوسەنگی ناوکیەکەن کاتام کۆ ئەندامانە بەیەکەوە کارەکان بۆ پاراستنی هاوسەنگی ناوکی بۆ نمونە دڵە لولەی کۆ ئەنجام دڵە لولەی کۆ ئەنجام کە هەر یەکە لە دڵ و لولەکانی خوێنەگرێتەوە لەگەڵ کۆ ئەندامی هەناسە کە سیەکانی تێدایە لەگەڵ کۆ ئەندامی هەناسە ئەمەتانێک کە سیەکانی تێدایە چیەکە دڵە لولە کۆ ئەندام ئۆکسجین لە سیەکانە وەردەگرێ و بۆ خانەکانی لەشە گوێزێتەوە کەواتە لە خوێن کە ئۆکسجینی لە سیەکانە وەرگرتووە ئەگوێزێتەوە بۆ هەموو خانەکانی لەش ئەم خانانەش دوانۆکسیدی کاربۆن بەرهەمێنن کە لە دڵە لولە کۆ ئەندامەوە بۆ کۆ ئەندامی هەناسە دەگەڕێتەوە کەواتە مقابل بەوە چیەکە خوێن کە ئۆکسجینی برد دوانۆکسیدی کاربۆن کە پاشەڕۆی خانەکانە ئەیگەڕێتەوە بۆ کۆ ئەندامی هەناسە وە کۆ ئەندامی هەناسەدانیش دوانۆکسیدی کاربۆن دەردەکاتە دەرەوە کەواتە کردداری کۆ ئەنجامی هەناسە ئۆکسجین وەرەگرێ و دوانۆکسیدی کاربۆن هاتەوە لە هەواوە وەریەگرێ ئۆکسجین و ئەیا بە ملولەکانی خوێن و ئەیا بە دڵە لولە کۆ ئەنجامەکان و ئەچێ بۆ خانە و شانەکانی لەش لە خانە و شانەکانی لەشەوە پاشەڕۆکانی کە بریتێ لە دوانۆکسیدی کاربۆن جارێکی کە ئەیگەڕێتەوە بۆ کۆ ئەنجامی هەناسە و سیەکان جارێکی کاتی دەرەوەی خانە کاتە یانزە کۆ ئەنجاممان هەیە پۆشەرە کۆ ئەنجام پێستونی نۆ کۆمانەکە باسمان کرد ماسوولکە کۆ ئەنجاممان هەیە لەگەڵ پەیکەرە کۆ ئەنجاممان هەیە ئەمانە بزانە پۆشەرە کۆ ئەندام پێستومونی نۆک و شانەکانی ژێریانەگرنەوە ماسوولکە کۆ ئەنجام لەگەڵ پەیکەرە کۆ ئەنجام کارەکەن بۆ یارمەتیدانی جوڵە لەگەڵ ئەمە کارەکە و جوڵە ڕێگەخە ئەمەش بەشەکانی لەژە پارێزە و پاڵپشتی ئەکات دڵ لە کۆ ئەندامیش باسمان کرد
پاڵ بە خوێنەوە دەنێ بۆ هەموو لەکانی خوێن دەمارە کۆ ئەنداممان هەیە نیشانە کاربایەکانێنێ کۆ ئەندامی هەرزە و خۆراکان هەڵەوە شوێنە کە باسمان کرد لیمفە کۆ ئەندامەکان یارمەتی گێڕانە و شلانە دەدا کە لە لولەکانی خوێنەوە دەرەچێت کوێرە ژێنەکانمان هەیە ئەمە نیشانە کیمیاکان دەردەکەن یەنە سەر کۆ ئەندامی هەناسە سی و کچیەکانە ئۆکسجین دەمژوان ئۆکسیدی کاربۆن بەڕەڵاکەن کۆ ئەندامی میزمان هەیە پاشەڕۆکان لە خوێن و ناهێڵن و شلەکانی لەش ڕێک دەخەن کۆ ئەندامی زاوزەی نێرە و مێمان هەیە بۆیڵی 11 یان ئەمە هەیە کاتە ئەمە نێرە تۆ بەرهەمەهێنێ مەیەکانی شوێت کە بەرهەمەهێنن کەواتەگە حسابیکەن 1 2 3 4 5 6 ببورن لێرە 4 5 6 7 8 9 10 یەکێکیش لەم دوانە یعنی 11 کۆ ئەنداممان هەیە پوختەی ئەم بابەتە کۆمەڵەخانەیەک بەیەکۆ کار دەکەن شانە پێکێنن شانەکانیش ئەندام پێکێنن ئەندامەکانش بەیەکۆ کارەکەن و کۆ ئەندام پێکێن کاتە وەکو چۆن لە قۆناغەکانی پێشوە خوێندومانە ئەڵێن خانە شانە ئەندام کۆ ئەندام کەواتە بە چوار بەڵێن ڕێخستنمان هەیە لە بچووکە بۆ گەورە خانە شانە ئەندام کۆ ئەندام 4 جۆر شانشمان هەیە لەشی مرۆڤ باسمان کرد 11 کۆ ئەندامی سەرەکیمان هەیە کۆ ئەندامەکان کارەکەن یارمەتی چێن هاوسەنگی ناوەکی ئەدەن لێرە هاتمە کۆتایی ئەم کەرتەش بە هیوای سوودی لێ ببینن لایک و سەبسکرایب کەناڵەکەمان بکەن چی ڕەخنە و تێبینی و کۆمنتان هەبوو چی پرسیارتان هەبوو ئەتوانن لە کۆمنتەکانە بۆم بنووسن یانەگە پرسیارتان هەبوو بێنە ڤایبەر گروپەکە بەسەر چاو جوابتانەیەمەوە خواتان لەگەڵ بە خواتانە سپێرم